سڵاتان لێبێ لە شەلالی گەلی عەلیبەجین دیارە شەلالی گەلی عەلیبەگ یەکێک بوو لەو پرۆژانە ئیدارەی سەربەخۆی سۆران کە لە بواری گەشتیاری لە هاوینی ساڵی ڕابردوو خرایە ڕوو بە ماسەرپلانێکی نوێ دەبوایە شەلالەکە لە نەورۆزی داهاتوو بەڕووی گەشتیاراندا بکرێتەوە، بەڵام وەک ئەوەی ئەبینن ئەگەر کامێرمانەکەم یارمەتی دەرم بێتن پرۆژەکە سەتاسیشی نەکراوە تاوەکو لە نەورۆزی داهاتوو بەڕووی گەشتیاراندا بکرێتەوە. کۆمپانیای جێبەجێکار لە ئێستادا کارەکانی بە تەواوەتی جێهێشتون، هیچ ئامێرێک لێرە نابینرێکەوە کاری تێدا بکرێتن. ئەم پرۆژەیە وەکو بانگەشەی هەڵبژاردن لە هاوینی ساڵی ڕابردوو خرایە ڕوو، یەکێک بوو لەو پرۆژانێکەوە بانگەشەی هەڵبژاردننی پێکرا، دەبووە لە نەورۆزیش بکرابایە، بەڵام بەپێی ئەو کارانەی کە تێیدا کراوە هیچ ئومێدێک نییە کە لە نەورۆزی داهاتوو بکرێتەوە. لایەنی پەیوەندیار ئاماژە بۆ دەن یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە سەرماوسۆڵەیە کارکردن تیایدا وەستاوە، هەروەها قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانی کە لێرە کاسبکار بوون، دوکانیان هەبووە کەپریان هەبوو، ئەمەش گرفتێکی ترە و هەروەها ئاماژە بۆ دەن کە بودجەش بەهۆی ساڵی نوێوە پێویستی بەوەی هەکەوە بودجەی زیاتری بۆ تەرخان بکرێتن. ئەمانە چەند بیانویەکن کە لایەنی پەیوەندیدار ئاماژەی پێیەکەن، بەڵام کۆمپانیاکە هۆکار تەواوی کارەکانی ڕاگرتوون و هیچ کارێک لەم ناوچەیە ناکات و لە نەورۆزی داهاتووش پرۆژەکە هیچ ئومێدێک نییە بەپێی ئەو کارانەی کە لێران نەکراون کە نزیکەی سەتاسی کارەکانیانە بێتن تاوەکو لە نەورۆزی داهاتوو پرۆژەکە بەڕووی گەشتیاراندا بکرێتەوە.